بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمان لاپەڕا 164 ڕاهێنانی ئاراستەکراو پرسیاری ژمارەیەک تورەگەیەک 8 پەپکی سۆر 2 پەپکی شین و 2 پەپکی سەوزی تێدایە هەمویان هەمان قەبارە و کێشیان هەیە. پرسیاری یەکەم کام ڕووداو ئەگەری گەورەترە ڕاکێشانی پەپکێکی سۆر یان ڕاکێشانی پەپکێکی شین. ئەمن لێرە ئەو سەبەتەی بەکاردەینم لە جیاتی تورەگە زیاتر بەکاردێت لۆ ئەوەی لە کاتی ڕاکێشان بۆ ئەوەی نەبینم ئایا پەپکەکە چ ڕەنگە بەڵکو تەنیا بە ڕاکێشان پاش ئەوەی کە پەپکەکە ڕادەکێشرێ ئەو جا دیار دەبی چ ڕەنگە هەتا ئەمن بە خۆم بڕیار نەدەم کامە ڕەنگ هەڵبژێرم. لێرە 8 دانە پەپکی سۆر هەیە و 2 دانە پەپکی کەسک و 2 دانە پەپکی شینیش هەیە. لە کاتی ڕاکێشان پرسیارەکە ئەوەیە ئایا ئەگەری هاتنی پەپکێکی سۆر گەورەترە یان ئەگەری هاتنی پەپکێکی شین. وەڵامەکە چییە؟ ئەگەری ڕاکێشانی پەپکێکی سۆر گەورەترە چونکە پەپکە سۆرەکان زۆرن ئەوان 8 دانەنە لێرەوە 4 ئەوەش 4 کەواتە تێکەڵیش دەبن پەپکەکان لە کاتی ڕاکێشان پەپکە سۆرەکە ئەگەری زیاترە کە پەپکە سۆرەکەی ڕاکێشین چونکە ژمارەیان زیاترە. ئەگەری ڕاکێشانی پەپکێکی سۆر گەورەترە لە ئەگەری ڕاکێشانی پەپکێکی شین. پرسیاری دووەم کام ڕووداو ئەگەری گەورەترە؟ ئایا ڕاکێشانی پەپکێکی شین یان ڕاکێشانی پەپکێکی سەوز؟ چونکە پەپکە سەوزەکان و پەپکە شینەکان ژمارەیان وەکو یەکە هەردووچیان دووە کەواتە ئەگەرەکە وەکو یەکە هیچ گەورەتر نییە کەواتە ئەگەری ڕاکێشانی پەپکێکی شین یەکسانە بە ئەگەری ڕاکێشانی پەپکێکی سەوز. سەدەینە لای ژمارە 2 ئەگەری هەر یەک لەو ڕووداوانە بنووسە 0 لە 100 یان بچووکتر لە 50 یان 50 لە 100 یان گەورەتر لە 50 یان 100 لە 100. ڕاهێنانی 3 جوان ئەوڕۆ لە هەولێر بەرەو سلێمانی سەفەری کردووە یان سەفەری کرد. ئەگەری ئەوەی کە ئێستا جوان لە دەرەوەی هەولێربی ئەگەرەکە چەندە؟ ئەگەر تەمەشاکەین لێرە ئەو کارە سەفەری کردووە ڕابردووە واتە جوان سەفەری کردیە چونکە سەفەری کردیە ئەگەرەکەی ئەوەیە کە لە دەرەوەی هەولێربی ئەگەرەکە زۆرە بەڵام ڕەنگە ئەگەرەکە 100 لە 100 نەبی کە لە دەرەوەی هەولێرە چونکە ڕەنگە بۆ وێنە سیارەکەی یان ئۆتۆمبیلەکەی شتەکی لێ هاتبی گەڕابیتەوە هەولێر هەتا هەندێک ڕۆیشتبی و گەڕابیتەوە یان ڕەنگە زەنجی لۆ لێدرابی تەلەفۆنێکی لۆکرابی کە بگەڕێتەوە کەواتە ئەگەرەکە ڕەنگە 100% نەبی کە ئێستا جوان لە دەرەوەی هەولێربی بەڵام ڕەنگە ئەگەرەکە لە 50 زیاتر بی کەواتە دەنووسین گەورەترە لە 50 لە 100 بەڵام بێگومان یەکێک ڕەنگە بنووسی ئەگەرەکە 100 لە 100 ئەوەش ڕاستە بەڵام ڕاستە سەفەری کردیە بەڵام نازانین چ کاتە چی سەفەری کردیە ڕەنگە ئێستا پێشی 5 خولەک سەفەری کردیبی هێشتا هەر لە ناو شاری هەولێرە نەگەیشتە دەرەوەی هەولێر کەواتە بەوەی پێک دێ ئەمن پرسیارەکەی کو دەخینمەوە دەقەکەی کو دەخینمەوە و ئایا کو لێکدانەوەی من کووە لەو بارەیە ڕەنگە
یەکێک بنووسی ئەگەرەکەی 100% یەکێک ڕەنگە بنووسی ئەگەرەکەی لە 50% زۆرترە یان 50%، بەڵام ڕوونی بکاتەوە لەبەرچ ئەو ئەگەرەی هەڵبژاردیە. ڕاهێنانی چوارەم، جانتایەک 3 پێنووسی سۆری تێدایە، 3 دانە پێنووسی سۆر و 3 دانە پێنووسی شینیشی تێدایە. ئەگەری ئەوەی کە پێنووسەکی ڕەش لەو پێنووسانە ڕابکێشی چەندە، چونکە نەنووسرایە هیچ پێنووسی ڕەش هەیە کەوابوو ئەگەرەکەی دەبی 0 بی، 0%، چونکە هیچ پێنووسی ڕەش نییە لە ناو پێنووسەکان. ڕاهێنانی ژمارە 5، جوامێر بۆ تەماشاکردنی یاریەکی تۆپی پێ ڕۆیشت. ئەو یاریە نزیکەی 2 کاتژمێر بەردەوام دەبی. یاریەکە لە کاتژمێر 5 دەستی پێکرد، ئێستاش کاتژمێر 6، کەواتە ئەوە 1 کاتژمێرە یان 1 کاژێرە یاریەکە دەستی پێکردیە. ئەگەری ئەوەی جوامێر ئێستا سەیری یاریەکە بکات چەندە؟ ئەگەری ئەوەی ئێستا جوامێر سەیری یاریەکەی بکە ئەگەرەکە گەورەیە، بەڵام ڕەنگە 100%ش نەبی، چونکە لەوانەیە جوامێر پاش ئەوەی چەند خولەکێک تەمەشای یاریەکەی کرد گەڕابیتەوە ماڵێ تەماشانەکە، ڕەنگە ئێستا یاریەکە ڕاوەستاندرابی، ناوبڕێک هەبی، ئێستا 100% تەمەشانەکە، ڕەنگە ئێستا جوامێر لە یاریەکەی لە ناو مەیدانی یاریەکەی هاتبیتە دەرێ تەلەفۆن بکە یان شتەشکە بکە، واتە ئەو ئەگەرانە هەموو هەیە. کاتە بە پێی ئەوەی لێکدانەوەکانی خۆت ئەگەرەکەی دادەنێی، هەر کەسە و بە پێی ئەوەی کە چ ئەگەرەک دادەنێ، ئەمە لێرە ڕەنگە دانێم ئەگەری ئەوەی کە تەمەشای یاریەکەی بکە 100%، بەڵام یەکەش کە ڕەنگە دانێ ئەگەرەکەی لە 50% زیاترە، گەورەترە لە 50%، یەکەش کە دانێ ڕەنگە ئەگەرەکەی 50%. کەواتە ئەو 3 ئەگەرە باشە، 100% یان گەورەتر لە 50% یان 50%. ئەگەر کەمترت دانا ڕوونکەوە لەبەرچ کەمتر دادەنەی. ڕاهێنانی ئازاد، ڕاهێنانی یەکەم، تورەگەیەک هەیە 5 پەپکی سوور و 4 دانە پەپکی شین و 4 دانە پەپکی ڕەش هەیە لەگەڵ 2 دانە پەپکی زەرد. هەمویان هەمان قەبارە و کێشیان هەیە، پاشان پەپکێک ڕاکێشرا، 1 دانە پەپک ڕادەکێشی بێ ئەوەی تەمەشا بکەی، بێگومان چونکە تورەگەیە تەمەشا ناکەی. پرسیاری ژمارە 6، کام ڕوودا و ئەگەری گەورەترە؟ ئایا پەپکەکە شین بی یان پەپکەکە ڕەش بی؟ چونکە 4 دانە پەپکی شینە و 4 دانە پەپکی ڕەشە، کەواتە ئەگەرەکە یەکسانن، ئەگەرەکان یەکسانن، وەکو یەکن. پرسیاری 7، کام ڕوودا و ئەگەری گەورەترە؟ ئایا پەپکەکە ڕەش بی یان پەپکەکە زەرد بی؟ چونکە ڕەشەکە 4، زەردەکە تەنیا 2، بێگومان ئەگەری ئەوەی پەپکەکی ڕەشبی گەورەترە. ڕاهێنانی 2، هەر یەکە لەو ڕووداوانە بنووسە 0% یان گچکەتر بچووکتر لە 50%، 50% یان گەورەتر لە 50% یان 100%. پرسیاری ژمارە 8، لە تورەگەیەک
12 گۆی سوور هەیە، 12 دانە سۆرە و 12 دانەش ڕەشە. ئەگەری ڕاکێشانی گۆیەکی ڕەش چەندە؟ ئەگەری ڕاکێشانی گۆیەکی ڕەش 50%، چونکە ئەگەرەکان وەکو یەکە. ئەگەری گۆی سۆر و گۆی ڕەش وەکو یەکە، کەواتە ئەگەری هاتنی گۆی ڕەش 50%، گۆی سۆریش 50%. لێرە دەنووسم ئەگەرەکە 50%. لەبەرچ؟ چونکە ژمارەکان وەکو یەکن، یەکسانن. پرسیاری ژمارە 9: چۆن ئەگەری ئەوەی ببینی پیاوێکی بەتەمەن یاری تۆپی پێ بکات دەخەمڵێنی؟ ئەگەری ئەوەی پیاوێکی بەتەمەن یاری تۆپی پێ بکات بەپێی ئەوەی دەخەمڵێنی کە ئایا لە چ وڵاتێک ڕەنگە، یان لە چ کاتێک، یان لە چ ڕۆژێک، یان کامە جۆری پیاوی بەتەمەن، تەمەنەکە چەندبی، بەتەمەن مانای چییە؟ ئایا بەتەمەن واتە 60 ساڵ، یان بەتەمەن واتە 80 ساڵ، یان بەتەمەن واتە لە سەرووی 50 ساڵ؟ کەواتە ئەگەرەکە لە کامە دەوڵەتی دیسان بەپێی ئەوەی دەگۆڕێ، لە کامە وڵاتی، یان لە کامە شاری، یان لە کامە دێی، یان کاتەکە چ کاتەکە، هاوینە زستانە، ئەو شتانە ڕەنگە هەمووی کاریگەری بکایان لە چێ دەپرسی. کەواتە لێرە هەر خوێندکارەی بەخۆی دەتوانی بخەمڵێنی کە ئایا ئەگەرەکە چەندە. بۆیە دەخەمڵێنی کەمترە لە 50%، دەخەمڵێنی 50%، دەخەمڵێنی نابی بخەمڵێنی 0%، چونکە ئەو شتە نابی. پیاوی بەتەمەنیش هەیە یاری تۆپی پێدەکا و مەرجنیە یاری تۆپی پێیەکە یاریەکی فەرمیبی، بەڵکو هەر لۆ خۆشی یاری تۆپی پێدەکات. کەواتە لێرە ڕەنگە بخەمڵێنی ئەگەرەکە لە 50% کەمترە، کەمتر لە 50%. یان یەکەش کە دەخەمڵێنی ئەگەرەکە 50%. کاتە ڕەنگە ئەگەرەکە زیاتر نەبی لە 50% یان 100% نەبی، چونکە تەنیا یاری تۆپی پێ نییە، بە هەزاران یاری دیکە هەیە. پرسیاری ژمارە 10: باخچەی ئاژەڵان ڕۆژانی 5 شەممە و هەینی لە مابەینی کاتژمێر 3 پاشنیوەڕۆ هەتا 8 پاشنیوەڕۆ پێشوازی لە سەردانکەرانی دەکا، پێشوازیان لێ دەکا. هیواویستی سەر لە بەیانی ڕۆژی شەممە، سەر لە بەیانیەکەی سەردانی باخچەکە بکە. چۆن ئەگەری ئەوەی دەرگا بۆ سەردانکەران کرابێتەوە دەخەمڵێنی؟ لێرە ئایا پێشوازی هەمان شتە وەکو دەرگاکردنەوە یان نا؟ چونکە ڕەنگە دەرگایەکە کرابیتەوە بەڵام پێشوازیکردن نەبی. واتە پێشوازی لێرە بە مەبەستم یەکێک هەبی لەگەڵ سەردانکەران بچی و ڕوونکردنەوە بدا، یان پێیان نیشان بدا باخچەی ئاژەڵەکان کووە، یان بلیتی بفرۆشی، بەڵام ڕەنگە دەرگا کرابیتەوە. بەڵام ئەگەر پێشوازی و دەرگاکردنەوە هەمان شت بی، کەواتە لێرە نووسرایە تەنیا پێنجشەم و هەینێ، ئەویش لە پاشنیوەڕۆ پێشوازیکردن هەیە، واتە ڕۆژەکانی دین نییە. بەڵام ڕەنگە ئەو ڕۆژە، ڕۆژی شەمە، ڕۆژێکی تایبەت بی، ڕەنگە ڕۆژی جیهانی ئاژەڵان بی، یان ڕۆژی جیهانی منداڵان بی، یان ڕۆژی جیهانی خوێندکاران بی، یان بزانە چ ڕۆژێکی تایبەتە کە دەرگای باخچەی ئاژەڵان کرایتەوە، کاتە ڕەنگە
ئەگەرەکە 0% نەبی، بەڵکو ئەگەرەکە ڕەنگە کەمتربی لە 50%، بچووکتربی گچکەتربی لە 50%. بەڵام یەکەش کە ڕەنگە بنووسی ئەگەرەکە 0% کاتە هەردووچی ڕەنگە ڕاستبی. بەڵام ئەگەری 50% ڕاست نییە، چونکە ڕۆژەکە شەمووە وە کاتەکەش سەر لە بەیانە و ڕەنگە دەرگایەکە داخرابی. بەڵام ئەمن نازانم لەبەر چ لێرە وێنەی دوومەڕیاندانایە، چونکە بۆ دیتنی مەڕ پێویست ناکە بچیە باخچەی ئاژەڵان، بەڵکو دەتوانی لە زۆر جێگا لە سەیرانگە و ئەو جیانە لە دێهاتەکان مەڕ ببینی. لە کتێبە عەرەبیەکەی باشترە وێنەیان دانایە بۆ باخچەی ئاژەڵان. ئێستا بینە لای لاپەڕا 165 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. لە باخچەی تاقیکردنەوە زانستیەکاندا 700 شەتڵ هەیە لە ڕووەکی پۆڵکە. گوڵەکانی ئەرخەوانیە، واتە ڕەنگەکەی ئەرخەوانیە. لە هەمان کات 200 شەتڵیش هەیە کە گوڵەکانیان چ جۆرەکە؟ گوڵەکان سپیە. ئەگەر هاتو شەتڵک بە هەمەڕەکی بەبێ ئەوەی بزانین چ جۆرە ڕەنگەکە هەڵمان بژارد. ئایا گەورەترین ئەگەر چییە کە شەتڵەکە گوڵەکەی سپی یان ئەرخەوانی بێت؟ لێرە ئەوەی ڕاستیبی باش نەنووسرایە، پرسیارەکە لێرەوە باش نەنووسرایە، دەبا نووسرا بە کامە ئەگەر گەورەترە. ئایا شەتڵەکە گوڵەکەی سپیبی یان شەتڵەکە گوڵەکەی ئەرخەوانی بی؟ کامە ئەگەر گەورەترە؟ وەڵامەکەشت ڕوونکەوە. بێگومان ئەگەری ئەوەی کە شەتڵەکە کە گوڵەکەی دەینین شەتڵەکە ڕەنگەکەی ئەرخەوانی بی، ئەگەرەکەی زۆرترە، لۆ زۆرترە، چونکە شەتڵەکانی ئەرخەوانینە ژمارەیان زیاترە، ژمارەیان 700، بەڵام شەتڵەکانی کە گوڵەکانیان سپیە ژمارەیان تەنیا 200. کاتە ئەگەرەکەی زیاترەکە شەتڵەکە ڕەنجی گوڵەکەی ئەرخەوانی دەربچی. پرسیاری 12 ماسی قڕش یان دڕکە سەگە ماسی سەر بە ماسیە کڕکڕاگە دارەکانە. زۆربەی ماسیەکان ئێسکە پەیکەریان هەیە کە 95% جۆرەکانی ماسی پێک دێنێ، واتە لە هەر 100 ماسی 95یان ئێسکە پەیکەریان هەیە، واتە زۆربەی زۆریان. پرسیاری یەکەم ئەگەر لە حەوزێکدا ماسیەکت بینی و نەتزانی ئەو جۆرە ماسیە چ جۆرەکە، چۆن دەیخەمڵێنی ئەگەری ئەوەی کە ماسیەکە ئێسکا پەیکەردارە؟ چونکە لێرە نووسرایە لە 95%یەکان ئێسکە پەیکەریان هەیە، کەواتە باشتر وایە بیخەمڵێنی کە لە 95% ئەو ماسیە ماسی ئێسکا پەیکەردارە، کەواتە بیخەمڵێن لە 150 زیاتر ئەو ماسیە ماسی ئێسکا پەیکەردارە، چونکە زانیاریەکەت هەیە لێرە. پرسیاری دووەم تەنها ئەو ماسیانەی ئێسکە پەیکەریان هەیە تورەگەی هەواشیان هەیە، واتە ئەگەر ماسیەکە ئێسکە پەیکەری هەبوو تورەگەی هەواشی هەیە، ئەگەر نەیبوو ئەوە نیەتی. ئەو تورەگەی هەوایە یارمەتی دەدا لۆمەلەکردن. ئاگەری ئەوە چەندە کە قڕشێک تورەگە هەوای هەبی. ئەگەری ئەوەی کە قڕشێک تورەگە هەوای هەبی، چونکە قڕش هەمویان ماسی ئێسکە پەیکەریان هەیە یان ئێسکە پەیکەردارە، لەبەر ئەوەی ئەگەری ئەوەی تورەگەی هەوای هەبی ئەگەرەکە 100%، ئەگەرەکە 100% کە تورەگەی هەوای هەبی. پرسیاری ژمارە 13
خشتەی بەرامبەر ئاستی دووەم ئۆکسیدی کاربۆن لە هەوای دەوری زەوی لە ساڵی 1950 هەتا 1994 دیار دەکا. لێرە ساڵی 1950 کە لێرە دەست پێ دەکا بەڵام نەنووسرایە هەتا 1994. چۆن ئەگەری نزمبوونی ئاستی دووەم ئۆکسیدی کاربۆن لە نێوان ساڵی 1994 و 2000 دەخەمڵێنی؟ پێش هەموو شتێک لێرە لە بیریان چووە ئەو وێنەی ڕوونکردنەوەیە دروست بکەن. ئەمن چوم تەمەشای کتێبە عەرەبیەکەم کرد لە ئەوەی بزانم وێنەکە یان ئاستی دووەم ئۆکسیدی کاربۆن لە هەوادا چەندە. لێرە لە وێنەی ئاستی دووەم ئۆکسیدی کاربۆن دیار دەکا لە ساڵی 1950 هەتا ساڵی 1994 وەکو دەبینین ئاستەکە هەتا دێ هەر بەرز دەبیتەوە. ئاستی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن هەر بەرز دەبی. ئەوها وەکو دەبینین هەتا دێ هەر بەرز دەبی. کەواتە چونکە لەوەندە ساڵەی هەر بەرز بووە، ئایا پاش ئەوەندە ساڵەی ئەگەرەکەی ئەوەیە کە نزمبی ئەو جارەی بێتە خوارێ؟ بێگومان ئەگەرەکە زۆر کەمە، مەگەر شتەکی زۆر سەیر ڕوو بدا، ئەو جا ئاستی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن بێتە خوارێ. کاتە زیاتر ئەوەیە دەتوانین بڵێن ئەگەرەکە سفرە کە ئاستەکە بێتە خوارێ، ئەگەر نا دەتوانی بیخەمڵێنی ئەگەرەکە لە ژێر 50%، یان سفرە یان لە ژێر 50%. لۆ چونکە لە ماوەی ئەو کاتە زۆرە ساڵی 1950 هەتا 94 گازی دووەم ئۆکسیدی کاربۆن هەر دەستە سەرێ. ئێستاش کە ساڵی 2022 بە دڵنیاییەوە هەتا ئێستاش هەر دەچیتە سەرێ، هێشتا نەهاتیتە خوارێ، لەبەر ئەوەیە ئێستا زۆر باسی ژینگە و پیسبوونی ژینگە دەکرێ بە گازی دووەم ئۆکسیدی کاربۆن. کاتە ئەو پرسیارە دەبوایە لا ببردرێ لەو کتێبەی، چونکە پرسیارەکی باسی زۆر کەون دەکا و ئەگەر ئەوەیە کە کاتی کە ئەگەر دەخینین واتە شتەکە هێشتا ڕووی نەدایە، ئەگەرەکەی چەندە ڕوو بدە. بەڵام ئێستا ساڵی 2000 تێپەڕیا، هەموو کەس دەزانی ساڵی 2000 گازی دووەم ئۆکسیدی کاربۆن چەند بوو. کاتە ئەو پرسیارەکی زۆر باش نییە لەو کتێبەی هەبی. پرسیاری ژمارە 14. پرسیارێک بنووسە کە تێیدا ڕووداوێک ئەگەرەکەی 100% بی، و ڕووداوێک ئەگەرەکەی 0% بی، و ڕووداوێکیش ئەگەرەکەی 50% بی. ئەگەر تورەگەیەک هەبوو و لەناو ئەو تورەگەی 4 تۆپی شین هەبوو، بێ ئەوەی تەمەشاکەم ئەگەر تۆپەکەم ڕاکێشە ئەگەرەکەی 100%، کە ئەو تۆپەکی شینە، چونکە تەنیا تۆپی شین هەیە لە ناو تورەگەکە. ئەگەر هەمان پرسیار بەکاربێنم، ئەگەرەکەی 0 کە تۆپەکی سۆر ڕابچێشم، چونکە تۆپی سۆر نییە لە ناو تورەگەکە، کەواتە ئەگەری هاتنی تۆپەکی ڕەنگ سوور 0%، ئەگەری ڕاکێشانی تۆپەکی سۆر. ئەگەر هاتوو لە ناو تورەگەکە 2 تۆپی سووریش هەبوو، کەواتە ئەگەری ڕاکێشانی تۆپەکی سۆر 50%، و ئەگەری ڕاکێشانی تۆپەکی شینیش ئەویش هەر 50%، چونکە ژمارەیان وەکو یەکە. کەواتە دەتوانی ئەوەی بنووسی. بێگومان بەدەیان پرسیاری دیش دەتوانی بنووسی، بۆ وێنە ئەگەر بنووسی ئەگەری ئەوەی خوێندکارێکی پۆلی 7
کە دەردەچی لە پۆلی 7 یەکسەر لە زانکۆی بخینی ئەگەرەکە ڕەنگە 0 بی. بەڵام ئەو خوێندکارانەی کە پۆلی 7 و دەردەچن لە پۆلی 7 ئەگەرەکە ڕەنگە 100% بی کە لە پۆلی 8 بخینن. یان ئەگەر لە ئاسمان هەور هەبوو ئەگەرەکە 50% باران بباری، یان دەباری یان ناباری. کاتە دەتوانێت ئەو جۆرە پرسیارانە بنووسی. پرسیاری 15 پرسیارێکی زۆر باشە و پرسیارێکی ئاسانیش نییە. تورەگەیەک هەیە، لەناو ئەو تورەگەیە 10 گۆی سوور هەیە. لە هەمان کات 7 دانەنگۆی شین هەیە کە هەمان قەبارەیان وە چێشیان هەیە. بەنگین دەچی چ دەکا؟ دەچی 2 تۆپ یان 2 گۆ لەوانە ڕادەکێشی. بێ ئەوەی تەمەشایانکە 2 گۆی ڕادەکێشی و بێ ئەوەی تەمەشایانکە لەلایەک دایان دەنێ. کاتە ئێستا لە ناو تورەگەکە 2 گۆ نییە، هاتیتە دەرەوەی تورەگەکە، بەڵام نازانین کامە ڕەنگە. یەکەم جار 17 دانە گۆی هەبوو، 10 سۆر و 7 شین، ئێستا 2 دانەیان لە ناو تورەگەکە نەمایە. ئێستا بەنگین دەیەوێ گۆی سێیەم ڕاکێشێ. ئایا گەورەترین ئەگەر چەندە بۆ ئەوەی گۆی سێیەم سۆر بیتن یان شینبی؟ لێرەش ئەو پرسیارە لێرەوە باش نەنووسرایە بەداخەوە، دەبا نووسرابە ئایا کام ئەگەر گەورەترە؟ ئەگەری هاتنی گۆیەکی سۆر یان گۆیەکی شین، کامەیان گەورەترە؟ لە ناو تورەگەکە 10 دانە گۆی سۆر هەیە، 1 2 3 4 5 6 7 8 9 10 و 7 دانەش گۆی شین هەیە، 1 2 3 4 5 6 7 دانە گۆی شین. بەنگین 2 دانەی ڕاکێشایە، بەڵام نازانین ئەو 2 دانەیە چ ڕەنگە، بەڵام دەتوانین گریمانە چی بکەین؟ گریمان هەردوو دانەکە یەکەچیان سۆر بوو، ئەوی دیکە شین بوو. ئێستا لەوانەی کە ماینە لە کاتی ڕاکێشان بزانین چەند مایە. لێرە 9 دانە گۆی سۆر مایە و 6 دانە گۆی شین مایە. بێگومان ئێستا بەنگین ئەگەر بێ ئەوەی تەمەشاکە 1 دانە لەوانە ڕاکێشی، چونکە سۆرەکان زیاترە، کەواتە ئەگەری ڕاکێشانی گۆیەکی سۆر گەورەترە، چونکە سۆرەکان زۆرترن. بەڵام ئەگەر هاتوو ئەو 2 دانەی کە ڕای کێشا بوو هەردووچیان شین بوو، وێنە هەردووچیان شین بوو، ئێستا شینەکان چەند مایە؟ شینەکان 5 مایە. سۆرەکان هەمویان ماینە، هەر دەیان مایە، کەواتە لێرەش ئەگەری ڕاکێشانی سێم هەر گەورەترە کە سۆربی لە ئەوەی کە شین بی، چونکە سۆرەکان زیاترن. ئەو جارەی ئەگەر هاتوو ئەو 2 گۆیەی کە ڕای کێشا بوو هەردووچیان سۆر بوون، ئەوانەی ماینە دیسان ئەوانەی ماینە سۆرەکان هەر زۆرترن لە شینەکان، چونکە شینەکانی ماینە 7، سۆرەکان 1 2 3 4 5 6 7 8، چونکە 8 لە 7 گەورەترە، کەواتە ئەگەری هاتنی گۆیەکی سۆر هەر گەورەترە لە ئەگەری هاتنی گۆیەکی شین سێیەمین جاریش. هەتا ئەگەر نەزانین ئەو دوانە چ ڕەنگ بوون، هەر ئەگەرەکەی گەورەترە، چونکە سۆرەکان زۆرترن لە شینەکان. بەو جۆرەی وەڵامەکە ئەو هایە، کەواتە ئەگەری هاتنی گۆیەکی سۆر گەورەترە. پێدا چوونەوە بەراورد بکە گچکەترە لە ئەو هێمایە، گچکەترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە دابنێ. پرسیاری 16 ئەگەر هاتوو ژمارەکان هەردووچیان هێمایەکە پۆزیتیڤ بوو یان هێمای
کۆ هەبوو لە پێشیان کەواتە ئەو ژمارەی کە گەورەیە ئەو گەورەترە. بەڵام ئەگەر هێمای نێگەتیڤ هەبوو وەکو ئێرە، ئەو هێمایە نێگەتیڤە لێرەش نێگەتیڤە، کەواتە ئەو ژمارەی کە بەخۆی گچکەیە لە کاتی نێگەتیڤ گەورەترە، کەواتە کەم 11 گەورەترە لە کەم 16 چونکە بە نێگەتیڤە، بە کەمە. واتە لای ڕاست گەورەترە لە لای چەپ، گەورەترە ئەوها دایدەنێ. پرسیاری 17 دیسان هەردوو ژمارەکان نێگەتیڤن کەوا بوو لای ئەو لایە کەم 15 گچکەترە لا کەم 11 چونکە 15 بەخۆی گەورەترە بەڵام کە بووە کەم گچکەتر دەبی. دەنووسین کەم 15 بچووکترە لە کەم 11 یان نێگەتیڤ 11. لێرە لە لای ڕاست ئابسولوت یان بەهای ڕەها یان بەهای ڕووتی هەیە، بەڵام بەهای ڕووتی هەمیشە پۆزیتیڤە، هەمیشە وەکو کۆوایە، هەمیشە وەکو ئەولایەیە، هەردووچیان وەکو یەکن، کەواتە لێرە یەکسانی هەیە چونکە ئێرەش هەر دەکاتە 14 ئێرەش هەر یەکسانە بە 14. لێک بدە یان دابەش بکە. پرسیاری 19 دوو ژمارەیە، یەکەچیان نێگەتیڤە یەکەچیان پۆزیتیڤە، لە کاتی لێکدان هەمیشە و هەمیشە ئەگەر هێمایەکان جوودا بوون وەکو یەک نەبوون هەمیشە ئەنجامەکە نێگەتیڤە، چونکە لێرە نێگەتیڤ کەم، لێرە کۆ هەیە وەکو یەک نینە، دەگۆڕێ، کەواتە ئەنجامەکە نێگەتیڤە. ئەوجە لێک دەدەم 4 جاران 2 8 و 4 جاران 1 4. پرسیاری 20 لێرە دوو هێما هەیە، هەردووچیان نێگەتیڤن، هەردووچیان کەمن لە کاتی لێکدانیان، چونکە دوو دانەیە ناگۆڕێ هێمایەکە وەکو خۆیتی، ئەنجامەکەی هەمیشە پۆزیتیڤە یان کۆیە. 5 جاران 5 25، 5 جاران 2 10 دووش 12 125. لە کاتی دابەش هەمان ڕێسا و یاسای بەکاردەینم، چونکە هێمایەکە ناگۆڕدرێ، هەمان هێمایە هەردووچی نێگەتیڤە، بەڵام چونکە ناگۆڕدرێ ئەنجامی دابەشەکە هەمیشە پۆزیتیڤە یان کۆیە و 81 دابەش 27 یەکسانە بە 3. پرسیاری 22 ئەو بڕەم هەیە، ئایا بەهایەکەی چەندە؟ ئەگەر تەمەشاکەم لێرە کەم هەیە، لێرە لێکدان هەیە، لێرە کەم هەیە، لێرە توان هەیە، ڕیزیەتی کردارەکان ئەوەیە ڕێسا و یاسایەکەی کە پێش هەموو شتێک ناو کەوانەکەی چاکەم، بەڵام ناو کەوانەکە چاکرایە واتە ئەمن دەچمە لای توانەکەی چا دەکەم. توان مانای چییە؟ واتە ئایا کەم 3 جاران کەم 3 یەکسانە بە چەند؟ ئەو ژمارەکانی وەکو خۆی دەینمە خوارێ، 14 کەم 2 و جاران کەم 3 جاران کەم 3 واتە کۆ 9 پۆزیتیڤ 9. ئێستا چاردەکەی دیسان دەنووسمەوە، کەمەکەی دەنووسمەوە، ڕێزیەتی کردارەکان 2 جاران 9 یەکسانە بە 18. ئێستا 14 ژمارەی پۆزیتیڤە و 18 وەکو ئەوی وایە نێگەتیڤ بی، چونکە ئەو نێگەتیڤە دەگەڕێتەوە لۆ 18. دوو ژمارە، یەک نێگەتیڤ یەک پۆزیتیڤ، لە کاتی هەبوونی دوو هێمای جیاواز ئیشەکە، کردارەکە، ئەژمێرکردنەکە لێ دەرکردنە، وەکو ئەوی وایە 18 14 لێکەم بیتەوە یەکسانە بە 4 و هێمایەکەش دەبی نێگەتیڤ بی، چونکە نێگەتیڤەکە دەگەڕێتەوە لۆ ژمارە گەورەکە، کەواتە ئەنجامەکە دەبیتە نێگەتیڤ 4. ئەوە ڕاستە.
پرسیاری 23 کام ژمارەی ڕێژەی ژمارەی تەواو نییە؟ کەم لە ژمارانە ژمارەی تەواو نییە؟ 15 ژمارە چی تەواوە؟ کەم یان نێگەتیڤ 41 ژمارە چی تەواوە؟ و کەم 6 تواندوو یەکسانە بە 36 ژمارە چی تەواوە؟ کاتە تەنیا 3 دابەش 2 ژمارە چی تەواو نییە، چونکە یەکسانە بە 1.5. 1.5 ژمارە چی تەواو نییە، چونکە نیوی لەگەڵا، کەرتی لەگەڵا. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.